بسم الله الرحمن الرحيم. هاتینەوە ئەو جارە شاتینە لە ئەندێک شتی خۆش واز بکەین لێ بۆتان لە دنیایەکی زۆر قاسی کە خەڵک دڵی توندا دائیمەن زەردەخەنە و هیوابوون دەبەخشینەوە دنیا هێشتان بەخێرە بە ئەو ڕۆکەش بەتان بجێڕمەوە. ئەوە لە مزگەوتی حاجی قەرۆی پێدەرن لە ئیسکان بە مزگەوتی مامۆستا سەید ئەحمەدی مەشهور بوو. ئەو مزگەوتەیە فەقیه لێ بوو فەقیه ئەمنیش دەرسم دەخوێن. فەقیهەکان ئێستا کامیان ماشەڵڵا مامۆستای ئاینینە لە کوردستان دیار بوو مقۆیەک دروست بوو داهات تەمەشایان دەکردم ئەم لێندە لە حەدیقەکەی دادنەمخین یان لەوێندەر مەسەد خەریکی کتابی طبی بووم لەوێندەر مامۆستایە گوتبووی زانا تەمەشا دلێری بکەن لە بۆ دنیای دەخینی چەند خۆی ماندی دەکە ئەم گۆ لە بۆ فەقیهاتی دەخین دەوی خۆتان زۆر ماندیکەن وەکو مەتەلێک لە بۆی هینا بوومەوە. وەڵا دیتم ڕۆژان دەستێژم دەشوشت تەمەشاکردنەکانی فەقیهەکان جیاوازتر بوو. ئەمیش گوتم چی ئەوە؟ گوتی وەڵای گوتیان ئەتوو لە بۆ دنیا دەخینی ئەوەندۆنەی دەخینی ئەمە لە بۆ قیامەتێ دەخین دەبی گەلێک زۆری بخینین. ئەوجا زۆر موهیمە ئینسان دائیمان ببیتە نمونەک کەوا خەڵکی پێهان بدرێتن لە بۆ ئیشی چاکە لە بۆ ئیشی باشە. ئێستاکە مهرەبانی بوویتە یەک مەدرسەی گەورە نەک لە بۆ دنیایەکە کورە قیامەتیشی تێدایە نەکرد لە بۆ خیندنی تەقلیدیشمان دەکەنەوە نەکرد ئەوەندۆنە خەڵک دێدەوێتن تەمەنا دەکەمە کوتوبیم ڕۆژیان مۆندی سونەر ئەمەی بینی گوتی لە ژیانمدا حەسوودیم بە هیچ کەسێکی نەبردیە بەڵام حەسوودی بۆ تو دەڕۆم. ئەوش گوتمە پێی نارێت حەسوودی ئەو پێ دێنن غیبتە ئەتوێ غیبتەی دەبێت. ئیدی گوتی حەزم لێیە چ بکەم ئەمن گوتم خێر و چاکەی بکەم. گوتی ئەتوو چ برەی هەر فەقیرە کات پێم بری ئەمن یارمەتی دەدەم شتێک کرا پێم بری. ڕۆژیان لە شوێنێکی بووم مەدرسەک پێویستم بە پارەی بوو گوتیان دکتۆر درێر هەندێک پارەمان لۆ تەرتیب بکە. گوتم کاکە گەرم پارەی تەرتیب بکەم لە مێرەبانی تەرتیب دەکەم. گوتیان بە خۆی مەدرسەکە زۆر پێویست پێیە. گوتم باشە ئێستا کەلۆتان تەرتیب دەکەم. وەڵا تەلەفۆنەکەم لە مۆندی سونەری کرد گوتم لە بۆ خلال یەک ساڵی ئەو مەدرسەیە پێویستم بۆ ئەوەندە پارەی هەیە مانگان دەبێ ئەوەندە پارەی بێ. گوتی باشە کاکە هەموو مانجێ پارەکانی دەهین ناودامە مەدرسەیە بۆ یەک ساڵی یعنی کاریگەری بوون وا دەکاتن هەم دەبێ مایەی خێر هەم دەبێ مایەی بەرەکەت و هەم دنیا لێت باشە بەس دەبێ باشەکەی بچێ باشتێ لێکە بەردەوام بن لە خێرەکانتان.